ڕاگەیەندراوی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران سەبارەت بە دیاریکردنی ڕۆژی دامەزرانی یەکێتی لاوان. هاونیشتمانە بەڕێزەکان، خەڵکی تێکۆشەری کوردستان، ئەندامان و لایەنگرانی یەکێتی لاوان، بە ئاگاداری هەموو لایەک ڕادەگەیەنین کە بە مەبەستی جێبەجێکردنی بڕیاری کۆنگرەی شەشی یەکێتی لاوان و ڕاستپاردەکانی حوتەمین کۆبوونەوەی کۆمیتەی بەڕێوەبەری گشتی یەکێتی لاوان پاش دانانی لێژنەیەکی تایبەت سەبارەت بە دیاریکردنی ڕۆژی دامەزرانی یەکێتی لاوان و لە هەمان کاتدا ڕاوێژ و پرسوڕا بە پسپۆڕانی بواری مێژوو، ئەدیبان و نووسەران و کەسایەتیەکانی نەتەوەکەمان بەو دەرەنجامە گەیشتین کە بە شێوەی سەمبولیک ڕۆژی 30 ڕێبەندانی ساڵی 1324 هەتاوی وەک ڕۆژی دامەزرانی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران دیاری بکرێ، ئەوەش لەو ڕەهەندانەوە سەرچاوە دەگرێکە: یەک، یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران بەرهەمی کۆماری دموکراتیکی کوردستانە، کەواتە بەو پێیە دوای 2 ڕێبەندانی ساڵی 1324 هەتاوی دامەزراوە. 2. گۆڤاری هاواری نیشتمان وەک زمانحاڵی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران یەکەمین ژمارەی لە 1 خاکەلێوەی ساڵی 1325 هەتاوی دەرچووە. بەو پێیە ناکرێت چەند ڕۆژ دوای 2 ڕێبەندان یەکێتی لاوان دامەزرابێ و لەلایەکی دیکەشەوە ئۆرگانی زمانحاڵی ڕێکخراوەکە کە گۆڤاری هاواری نیشتمانە و لە 1 خاکەلێوە دەرچووە ماوەیەک بۆ ئامادەکردن و چاپ و بڵاوکردنەوەی پێویست بووە. لەو نێوانەدا یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران 30 ڕێبەندانی ساڵی 1324 هەتاوی وەک ڕۆژی دامەزرانی ڕادەگەیەنێ و لە سەرجەم خەڵکی کوردستان و ئەندامان و لایەنگرانی یەکێتی لاوان داواکارە هەموو ساڵێک لەو ڕۆژەدا ئەو یادە پیرۆز و مەزنە بە بەڕێوەبردنی جێژن و ڕێوڕەسمی تایبەت بەرزڕابگرن. هەر بۆ ئەم مەبەستە پێشنیوەڕۆی ڕۆژی 23 ڕێبەندانی ساڵی 1391 هەتاوی لە یەکێک لە بنکەکانی سەربەدەفتەری سیاسی حیزبی دموکراتی کوردستانی ئێران بە ئامادەبوونی هەریەک لە بەڕێزان حەسەنی شەرەفی جێگری سکرتێری گشتی حیزبی دموکرات و پرۆفسۆر دکتۆر عیززەدین مستەفا ڕەسوول، مومتاز حەیدەری، سەید عەلی ڕەحمانی و جەلیلی گادانی کەسایەتیە تێکۆشەرەکانی نەتەوەکەمان، تاهیری مەحموودی و دارا ناتق ئەندامانی کۆمیتەی ناوەندی حیزبی دموکرات، لوقمانی عەبدوڵڵازادە ئامادەکاری مێژووی ڕێکخراو و ئەندامانی هەیئەتی ئیجرایی یەکێتی لاوان بە فەرمی ڕۆژی دامەزرانی یەکێتی لاوان ڕاگەیەندرا و پاش وەرگرتنی ڕاوبۆچوونی ئەو کەسایەتیە بەڕێزانەی نەتەوەکەمان لە ڕاستای کاری هەرچی زیاتری یەکێتی لاوان کۆبوونەوەکە کۆتایی پێهات. یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران هەیئەتی ئیجرایی 23 ڕێبەندانی ساڵی 1391 هەتاوی. هاوڕێیانی بەڕێز، بە ناوی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێرانەوە پڕ بەدڵ بەخێرهاتنی هەموو لایەکتان دەکەین و لە پێش هەموو شتێکیشتا ئیزن دەخوازم بە ناوی هەمومان و بە ناوی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێرانیشەوە پیرۆزبایی لە پرۆفیسۆر کاک دکتۆر عیززەدین مستەفا ڕەسوول بکەین بە بۆنەی وەرگرتنی ئەو خەڵاتە ئاڵتوونی کە دوێنێ لەلایەن یەکێتی نووسەرانی کوردەوە پێشکەشی کرا. دیسانەوە پیرۆزبایی لێ دەکەین. بە ناوی هەیەتی جای یەکێتی لاوانەوە زۆر سوپاسی هەموو لایەکتان دەکەین کە ئامادەی ئەو کۆبوونەوەی بوون. دیارە قسەکردن لە حزوری کەسایەتی گەورەی پایەبەرزی نەتەوەکەمان وەک ئێوە بۆ ئێمە گەنجەکان ڕەنگە زۆر سەخت و دژوار بێ، بەڵام دیسانەوە بە ناوی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێرانەوە زۆر سوپاستان دەکەین کە ئەرکتان کێشاوێرە ڕای کار و مەشغەڵەی زۆر ئامادەی ئەو کۆبوونەوە بوون. هەدەف لە پێکهێنانی ئەو کۆبوونەوەیە دیارە دیاریکردنی ڕۆژێک بوو بۆ ڕۆژی دامەزرانی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران و بۆ ئەو مەبەستەش بڕیاری کۆنگرەی شەشەمی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێرانی لە پشت بوو و هەروەها ڕاستپاردەی کۆبوونەوەی کۆمیتەی بەڕێوەبەری گشتی یەکێتی لاوانی
لە پشت بوو. دیارە پێش کۆنگرەی شەشیش هەروەک ئێستا هاوڕێی بەڕێز و تێکۆشەرمان کاکدارای ناتەق سکرتێری پێشووی یەکێتی لاوانی شوزولی هەیە هەوڵی زۆر درا لەگەڵ زۆر کەس بە تایبەتی لەگەڵ کاک دکتۆر عیزەدین لەگەڵ کاک کەریم زەن لەگەڵ کاک جەلیل زۆر هاوڕێی دیکە پرسوڕاکرا بەڵام بە حکمی نەبوونی ئارشیڤ و زۆر شتی دیکە کە ڕەنگە ئێوە لە من شارەزاتر بوون و دواتر ئاماژی پێکەن ڕۆژێکی مشخص نەبوو بە تایبەتی لە ڕۆژنامەی کوردستانی سەردەمی کۆماری کوردستاندا کە ئێستا بنکەی ژین کۆی کردوێتەوە تەنها ئاماژە بە دامەزرانی ڕۆژی یەکێتی ژنان دراوە وەکو 24 ڕەشەمە. بەپێی ئەو بەڵگە مێژویانەی کە دەست ئێمە کەوتون وەکو یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران دەڵێ یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران بەرهەمی کۆماری کوردستانە کەواتە کۆماری کوردستان کە لە ڕۆژی 2 ڕێبەندانی 1324 هەتاویدا دانراوە یەکێتی لاوان بەو پێ دەبێت دوای 2 ڕێبەندان دامەزرابێت. لە هەمان دیکەدا بەڵگەیەکی تر لە بەردەستایە کە دەڵێ یەکەمین ژمارەی گۆڤاری هاواری نیشتمان کە زمان حاڵی یەکێتی لاوانی دموکراتی کوردستان بۆ ئەو کاتە لە یەکی خاکەلێوەی 1325 هەتاویدا دەرچووە کەواتە گۆڤارێک ئەگەر دەرچووبێ حتمما پێویستی بە ئامادەکردن لە واقع وتارنووسینێ بە دەستەی نووسەرانێک هەبووە بەو پێیش ناکرێ هەروە بە چەند ڕۆژێک گۆڤارێک وەکو زمان حاڵێکی ڕێکخراوێکی تایبەت بە لاوان دەرچووبێ بەو پێیە ناکرا هەر چەند ڕۆژێکیش دوای 2 ڕێبەندان ئێمە مەسان ڕۆژێک دیاریکەین وەکو ڕۆژی دامەزرانی یەکێتی لاوان وەکو ڕۆژێکی سمبولیک ئەوەی کە دەڵێن یەکێتی لاوانیش لە مانگی ڕێبەندان نادامەزراوە ئێمە وەکو بەڕێوبەری گشتی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران و ئەو لیژنەی کە دواتر پێکات 30 ڕێبەندانی 1324 هەتاوی وەکو ڕۆژی دامەزرانی یەکێتی لاوان دیاری کرد. هەر بەو بۆنەوەیە بە پێویست بانزانی وێڕای ڕاگەیاندنی ئەو ڕۆژە کەسایەتی پایەبەرزەکانی نەتەوەکەمان وەک بەڕێز و تێکۆشەر کاک حەسەنی شەرەفی جێگری سکرتێری گشتی حیزبی دموکراتی کوردستان ئێران کە یەکێتی لاوان لە پێڕەوی نێوخۆی خۆیدا ئەو حیزبە بەڕێوەبەری بزوتنەوەی نەتەوەی دموکراتیکی خەڵکی کورد لە کوردستان ئێران دەزانێت لەو کۆبنەوەدا حزوری هەبێ و هەروەها کاک دکتۆر عیزەدین مستەفا ڕەسوول پرۆفسۆر کاک دکتۆر عیزەدین وەکو کەسایەتیکی پایەبەرزی نەتەوەکەمان کاک جەلیلی گادانی وەکو کەسایەتیکی تێکۆشەری نەتەوەکەمان کە مێژوویەکی لەگەڵ ئەو حیزبە و لەگەڵ ئەو ڕێکخراوەدا بەسەر بردو ئاگداری هەوراز و نشیوەکانی ئەو ڕێکخراوە بووە بەڕێز و تێکۆشەر کاک سەید عەلی ڕەحمانی بە ئەزموونێکی زیاتر لە 50 ساڵ خەباتەوە کاک مونتازی حەیدەری وەکو کەسێکی دیار لە بزوتنەوەکەماندا لە کاری ڕۆژنامەنووسی نەتەوەکەماندا کاک تاهری مەحمودی وەکو بەرپرسی پەیوەندی نێوان ڕێکخراوەکان و حیزبی دموکرات و هەروەها کاکدارای ناتەق وەکو سکرتێری پێشووی یەکێتی لاوانی دموکراتی کوردستان ئێران کە لە واقع ئاگاداری زۆر بڕیار و ڕاستپاردە و کاروبارەکانی ئەو لیژنە بوو ئێمەش وەکو ئەندامانی هەیەتی ئیجرایی یەکێتی لاوان لە خزمەت ئێوەداین. دیارە من بەو بۆنەوەیە دیسان پیرۆزبایی لە خۆمان لە یەکێتی لاوان و هەموو ئێوەی بەڕێز دەکەم قسەکانم کۆتایی پێدێنم داوا دەکەم لە هاوڕێی بەڕێز و تێکۆشەر کاک حەسەنی شەرەفی جێگری سکرتێری گشتی حیزبی دموکرات بۆ بۆنەوەیە گەروتەیەکی هەیە پێشکەشی بکاو و ئێوەش وەکو کەسایەتی پایەبەرزەکانی نەتەوەکەمان کە لە واقع ئاوانەکانی ژیانی ئێوە خەباتی ئێوە تێکۆشانی ئێوە بوونەتە دەرسێک چرای ڕێگای تێکۆشانی کار و چالاکیەکانی ئێمن وەکو نەوەی نوێ وەکو ئەو گەنجانەی کە لە واقع لەو خەتا لەو ڕێبازە لەو بزوتنەوەیدا کار و چالاکیان هەیە هیوادارین بتوانین بە باشترین شێوە ڕێنوێنیەکانتان بۆ کاری داهاتووی ئێمە و لە واقع ئەزمونونەکانتان بەکاربێنین و دیسانەوە زۆر 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 سپاسدانەکەین کە لەو کۆبوونێدا حزورتان هەبوو مەمنونتانین و هیوامان سەربەرزی و سەرکەوتنی هەموو لایەکتانە. بە گەرمی بەخێراتنتان دەکەم زۆر خۆشحاڵم کە بە حزوری ئێوە لایەنێک کە لە بەڵگەکاندا ئاماژەی زۆر بەڕوونی پێنەکراوە لە مێژوو لە خەباتی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێراندا لێرە تاوتێ بکەین و ئەو کەم و کوڕێش لە نێوبەرین و ئەو مەسەلەیە بە تەواوی ساغکەینەوە. یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران بۆ حیزبی دموکرات لە چەند بارەوە جێگای سرنجە و گرنگی پێدانە. یەکەم ئەوە کە ئەو ڕێکخراوەیە لە زمانی کۆماردا پێکاتوە مانای ئەوەیە کە کۆمار کە خۆی لەلایەن حیزبی دموکراتی کوردستانەوە پێکاتووە
لە واقعدا هەم حیزبی دموکرات و هەم کۆمار هاندەری پێکهاتنی ئەو ڕێکخراوەیە بوون و هاندەری لاوەکان بوون بۆ ئەوەی کە ڕێکخراوێکی تایبەت بە خۆیان هەبێ. دووهەم ئەوە کە یادگارێکە لە کۆمار ماوەتەوە وەکو زۆر لە باوەڕەکانی کۆمار کە وەختی خۆی دەستکەوت بوون و ئێستاش خەباتەکەمان بۆ وەدەستێنانەوەی ئەو دەستکەوتانەیە ئەو ڕێکخراوەیەش وەکو دەستکەوتێکی کۆمار ئێستێ بۆ ئێمە ماوەتەوە کە لەو بارەشەوە بۆ ئێمە خۆشەویستە و جێگای ڕێزە. لەبارێکی دیکەوە دەگەڕێتەوە بۆ باوەڕی حیزبی دموکرات بۆ دەور و شوێندانەری لاوان لە ماوەی خەباتی ئەو حیزبەدا، چ کاتی خۆی کە کۆمار هەبوو، چ دواتر کە کۆمار نەماوە، خەباتی ئەو ڕێکخراوەیە شان بە شانی خەباتی تێکۆشەرانی حیزبی دموکرات درێژەی هەبوو. ئەو باوەڕە کە هەمیشە وەک هەموو خەڵکی دیکە لە دنیای پێشکەوتوودا کە لاوان بە هیوای و ئومێدی دوا ڕۆژی گەل و نەتەوەی خۆیان دەزانن، لە ئێمەشدا ئەو باوەڕە بەهێزە. بەڵام ئێستێ بەهێزترە چونکە باوەڕەکەمان ئەوەیە لەگەڵ ئەوەی کە ئومێدی دوا ڕۆژن لە ڕەوتی ئاڵوگۆڕەکانی ئەو سەردەمەشدا شوێندانەرن، یعنی ئەمڕۆ شوێندانەرن و داهاتوو بەدەستی ئەوانە و بۆیە ئێمە لەو بارەشەوە وەکو حیزبی دموکرات زۆر گرنگی دەدەین بە دەور و بە تێکۆشانی لاوان، تێکۆشانێک کە بەردەوام هەبووە و لەو پێناوەدا وەکو لایەنەکانی سیاسی ئەو ڕێکخراوەیەش شەهیدی داوە و تێکۆشانی بەرچاوی هەبوو. بە سنجدان بە هەموو ئەو شتانەی کە بۆ حیزبی دموکرات لە پەیوەندی دەگەڵ یەکێتی لاواندا هەیە، ئەو ئەسڵە بۆ ئێمە ئەو ڕۆ لە بەرچاوە کە ئەوەندەی بکرێ ئەو ڕێکخراوەیە بەهێز بکرێ، ئەوەندەی بکرێ یارمەتی بدرێ و ئەوەندەی بکرێ دەستی بە پشتەوە بژیرێ بۆ ئەوەی کە بتوانێ بە ئامانجەکانی ئەوەی کە لە بەرنامەکەیاندا هەیە بگەن. لەو بارەوە من بە ناوی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە جارێکی دیکە پشتیوانی ئەو حیزبەی بۆ سەرکەوتنی ئەو ڕێکخراوەیە، بۆ بەرەو پێشچوونی کارەکانی ئەو ڕێکخراوەیە دەردەبڕمەوە. ئەوەی لە توانای حیزبی ئێمەدا بێ لە واقعدا یەکێتی لاوان دەتوانن بە توانای خۆیانی حیساب بکەن و حیسابی لەسەر بکەن لە ڕەوتی کار و تێکۆشانی خۆیاندا. حزوری ئێوە لەو مناسبەتەدا کە ئەو بەشە لە دیاریکردنی ڕۆژی پێکهاتنی یەکێتی لاواندا تەشریف و هەیە، شارەزای مێژووی حیزب و شارەزای وەزئی کۆمار و دواتری کۆمار و تێکۆشانی حیزبی دموکرات و تێکۆشانی یەکێتی لاوانن، نیشانەی عەلاقە و ئۆگری ئێوەشە و ڕەنگە زۆر کەسی دیکەش کە لە جەمعی ئێمەدانین بۆ ئەوەی کە ئەو ڕێکخراوەیە بتوانێ گەشاوەتر بێ، بۆ ئەوەی کە زیاتر خۆی لە گۆڕەپانی تێکۆشاندا دەربخە. دەورێک و نەخشێک کە لە بڕگەکانی جۆراجۆری خەباتی نەتەوەی کورد لە کوردستانی ئێران و شان بەشانی ڕێکخراوە سیاسیەکان بە تایبەتی حیزبی دموکراتی کوردستانی ئێراندا هەیبووە لە دوا ڕۆژیشدا ئەو دەورەی خۆی هەر بجێڕێ. جارێکی دیکە من پێ لەسەر ئەو پشتیوانێ دادەگرمەوە و خۆشحاڵ دەبم ئەگەر لەو جەمعەدا ئەو نوقتە کە گومانی لەسرە بەڵگە و سەنەدەکانی زەمانی کۆمار یا ئەو وتوێژانەی کە دواتر دەگەڵ کەسانی نێو کۆمار کراون بەداخەوە هیچیان ئاماژەیەکی زۆر سەریح و ڕوون بەو ڕۆژە ناکەن کە ئەو ڕێکخراوەیە تێدا دامەزراوە. قەرائین هەیە کە پێش یەکێتی ژنان بووە، پاش یەکێتی ژنان بووە، لەو بارەوە مەسائل هەیە، بەڵام ئەوەی کە خۆیان پێشنیهادیان کردووە من پێم وایە کە ئەو ڕۆژە ڕۆژێکی
مناسبە و ئەگەر لێرەش نەزەرات و ڕای لەسەر دەرببڕێ ڕەنگە بەهێزتری بکە ئەو پێشنەهادەی یا ئەگەر پێشنەهادی دیکە هەبێ ئەوان تاوتۆی بکەن. من جارێکی دیکە سەرکەوتن بۆ یەکێتی لاوانی دموکرات بە ئاوات دەخوازم دیسان پێدا دەگرمەوە لەسەر هەموو جوورە پشتیوانێکی حیزبی دموکرات لەو ڕێکراوە تێکۆشەرە. سەرەتا زۆر سوپاستان دەکەم بۆ ئەو بەسەرکردنەوەی و ئەو بانکردنە بۆ ئەم یادە فیرۆزە بۆ ئەم کۆبوونەوە پیرۆزە. لە ڕاستیە جمهوریەتی کوردستان کە ساڵێکی تەمەنی نەبردە سەر، بەڵام تا ئەمڕۆ کار و تاسیری لە زۆر لایەنی ژیانی میلەتی کورددا بەگشتی و ژیانی ئەو ناوچەی کە جمهوریەتی تیابۆ کە هەموو بابڕین ئەوە نییە کە پێڵن کوردستانی ئێران بەشێکی بووە تا ئێستا ئەو تاسیرانە دیارە. یەکێ لەو شتانە نەی جمهوریەتی کوردستان کە ئێستا ئەمڕۆ ئێمە لێرە کۆبووینەوە لە دەوری یەکێتی لاوانە. ئەوە ئیتر لە زۆر وڵاتی تر ڕەنگە هەبوو بێ کۆمەڵێ ڕێکخراو یەکێتی ژنان کاری مناڵان. من ئەرزی کاک حەسەنم کرد لەمە پێش شەید حەسەنی خزڵجی گڕووگاڵی مناڵی دەرکردووە بێجگە لە شتەکانی تری کە دەری کردووە. جا ئەو یادگاری لاوانە کۆمەڵی یادگارم هەیە دوایی حەزەکەم بۆتان بنووسم. شەید دکتۆر قاسملوو لە ورمێ بووە لەبەر ئەوە پەیوەندیەکەی لەگەڵ لاوانی ئازەربەیجانە بووە. لەگەڵ برادێکە یەکم پێگرتنەوە لە یەکێتی سۆڤێت ئەوی شەید بووم دوایە محەممەد تەقی زەهتابی. محەممەد تەقی زەهتابی سەرکردەی لاوانی دیموکراتی ئازەربەیجان بووە. دکتۆر مەسوولی ورمێ بووە دکتۆر قاسملوو. ئەو هی هەمووی بووە یەکیان دێوە لە یەکێتی سۆڤێت. محەممەد تەقی زەهتابیش ئەم دواییە کوشتیان ینی ڕژێمی ئێستا کوشتیان شەید بوو. برادەری کە ئێستا لە دەنگی ئەمریکا ئیژەکە ناوێکی لە خۆی نابوو، بەڵام دکتۆر کە دیوتی ئێمە لە مۆسکۆ لە باکۆ ئەمە حزقێلی خۆمە. حزقێل وتی ئەمە جوولەکەی ورمەیە، بەڵام کوردێکی باش قسەیە کرد لە لاوانی ئەو دەما بووە لە لیژنا بووە لە لیژنا بووە. ناوی کەی موسڵمانانەی لە خۆی نابوو نازم لە یادم نێ، بەڵام ئەو دەری خست کە ئەمە حزقێلە و ئێستاش چەند ساڵ لەم پێشدیمەوە لە دەنگی ئەمریکا ئیژەکە بەشی ئازەری ئەو شتێکە بۆ لەوانەیە کە ماون و لە لاوانی ئەو کاتە جۆری کارکردنیان چۆن بووە. لاوان ڕەنگە بۆ ئەوە ئامادە ئەکران کە ببن بە سەرمایەک بۆ حیزبەکە و بۆ جمهوریەتەکە. لاوان کاریان هەر سیاسەت نییە، کاریان وەرزشە، کاریان هونەرە، کۆمەڵێک کاری تریان هەیە کە ئەیبەخشن بە میلەت و بەو جمهوریەتە ئەو کاتە. ئەوەش کە پێ ئەگادوایی لە ناو حیزبە ئەبێ بە کادری سیاسی و کاری خۆیەکە. جا ئەو بۆ شوونە ئەو جمهوریەتە لەو ساڵەی تەمەنە ئەم ڕێکخراوە بە نرخانە دروست بکات بەلاوانەوە بە ئافرەتانەوە بە کاری مناڵانەوە بە هەموو کارانەوە کە کراوە کارێکی گەورەیە. لەبەرەوە مانەوەی ئەو ڕێکخراوە لام وایە کارێکی زۆر گەورەیە. یەکێتی لاوان ڕۆژێک ڕۆژ ئاسانە و بۆنەیەکە کرێ بە یاد و بە ڕۆژ و جاری وایە خۆت داێنی شەرنی ئەو ڕۆژانە هەر بە تەواوی بەسرابێ بە شتێکەوە بە کارێکەوە یا ئەو ڕۆژە گونجاوتر بێ. ئەوە ئەمڕۆ
داێنێن کەی داێنێن ڕۆژێک دابنێن و لە خزمەتتانین ئێمە وەک لاوان کە ڕۆژە لە ڕۆژان لاو بووین و کارما کردووە ئێمە بەنهێنی لاوانی عێراقمان هەبوو لاوانی کوردستانیش دروست بوو بەنهێنی بوو ئەو کاتی زمانی پاشایەتی بەڵام کارەکانی ئەم جۆرە شتە هەمە ڕەنگە بوو لایەکی کەش من بەلامەوە ئەرکی لاوانە بە تایبەتی زیاتر کە ئەوەی کە ئێستا ناڵم دووبەرەکی دووهینی دووچی هەرچێک ئەگەر هەبێ ئەوە نەهێڵە ئەوان پێکەوە ئیش بکەن پێکەوە کار بکەن پێکەوە کار بکەن ئەمە کارەکەی تریژ ئاسانەکە کارەکەی تریژ ئاسانەکە ئەو یەکگرتنەی کە پێویستمان پێ هەیە لە هەموو کوردستانە کۆتایەکە بە دوو دێڕی ئەحمەدی خانیێنمەوە کە بەداخەوە تا ئێستا ئەوەی ئەو توەتی ئەوەمان پێویستە ئەڵە گردی هەبوو ئەمە ئیتیفاقێک vekra بکرامە ئینقیادێک ڕۆم و عەرەب و عەجەم تەمامی هەمیان ژمەرا دەکرد غوڵامی ئیتیفاقێکمان هەبوایە پێکەوە هەڵساینایە جارێک ئەو میلەتانە بەنسبەت ئێمەوە ئەو ڕابردووی ئێمەیان نییە و یەکیشین ئێمە یەکیشین و یەکی ژەگرینەوە ئەنجا من ئەو یەکگرتنە و ئەو ئینقیاد و پێکەوە هەڵسانە بەلامەوە کارێکی گەورەیە هەڵسانەکە شەرنیە لە هەموو کونجێک چەکمان بەدەستەوە بێ لە شوێنە چەکە لە شوێنە قەڵەمە لە شوێنە کاری ترەبان پێکەوەین کارێکی یەکگرتومان هەبێ و کوردی ژیەکە یەک میلەتە و هیوام وایە یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان سەرکەوتوو بێ و بتوانێت کارێ بکە و بۆ ئەمڕۆ ڕۆڵێکی لەو پێکەوە هەڵسان و پێکەوە کارکردن و ئینقیادکردن و ئیتیفاقکردنا هەبێ ئەمە ڕێگەیەکە و شتێکی پیرۆزە و بەسپاس لەو داوەتەی کە کردوتانم ئارۆزیمە بە خزم دەرکەوتن بە تێکڕا بۆ لاوانی کوردستان دەکەم بەڵام لەو پێناوەدا کە برادران پێیان وابوو کە من ئیتلاعاتێکم هەیە لەسەر لاوان پێم خۆشە لە ئەوڵەوە بێم ئەوەی ڕاستی بێ هەر لە زمانی ژێکافدا لاوەکان ئەناسوری فعالی کۆمەڵی ژێکاف بە تایبەتی لاوانی ئەو کاتی دەبیرستانی مەهابادێ واتە ناوەندی و دواناوەندی هەرچەند تەعدادیان زۆر کەم بوو بەڵام فەوقالعادە پڕ ئێنەرژی فەوقالعادە کورد پەروەر و فەوقالعادە تێکۆشەر بوو و لە هەموو بوارەکاندا هەولیان دەدا کار بکەن و تێبکۆشن بۆ ڕەخساندنی بواری تێکۆشانی لاوان هەولیان دەدا و تێدەکۆشە ئەو پۆلە لاوە هەر فعال بوو پێ بە پێی کۆمەڵی ژێکاف کاریان دەکرد تا کۆمەڵی ژێکاف بوو بە حیزبی دیموکراتی کوردستان حیزبی دیموکراتی کوردستان بە تایبەتی کە هێندێک ئینسانی لە سەتحی سری بە فەرهەنگتری تێدا هاتە مەیدان و لە ڕاستی هەموواندا دامەزرێری حیزبی دیموکراتیکان پێشەوە قازی علاقەیەکی فەوقالعادەی بە پەروەردەی لاوان و منداڵان هەبوو لەبەر ئەوە زۆر تەلاشی دەکرد کە لاوەکان زیاتر بێنە مەیدان و زیاتر خۆیان نیشاندان و ببێتە هاندەرێک هێدی بۆ ئەوەی کە لە نێو هێزی پێشمەرگەشدا بۆ کاری پێشمەرگایەتیشدا ئامادەگی ئەعلام بکەن و ئەو ئامادەگی لاوان واقعان تاسیری کرد کەما ئینکی عدەیەک لە لاوەکان دوای بوونە پێشمەرگەی هێزی کوردستان و ئیدەیەکیان کە هەردیان خوێن پاشان زۆر فعال و چالاک بوون کە بوو بە یەکەتی لاوانی دیموکراتی کوردستان نە ئێرانی پێوە بوو نە لە پێشە و نە لە پاش هەروەکو حیزبی دیموکراتی کوردستانیش بووە کەلیمەی ئێران لە زمانی بڵێن کۆنفرانسی سێ و کۆنگرەی سێدا دەحقیقەت داهاتوەتە ئاراوە چونکو
یەکەتی لاوان تەبعێک بووە لە جوڵانەوەی کورد لەو سەردەمدا بەڕێبەری حیزبی دیموکراتی کوردستان زۆر تەبیعی بووە کە ئەوانیش ناویانی یەکەتی دیموکراتی لاوانی دیموکرات بێ و بەو ناوەوە تێکۆشانیان دەکرد مەکو فەرمووتان تاریخی مشخص لە هەموو ڕۆژنامەکانی کوردستاندا دیار نییە بۆ ئەوەی کە لاوەکانی ئەو سەردەم لە عینی حاڵدا کە کاری ڕۆشنبیریان دەکردو ئەوەی کە باستان کرد گۆڤاریان دەرکردووە لە عینی حاڵ لە زەمینەی کاروباری فەرهەنگی دیکەشدا وەکو نمایشنامەکان کە ئیجرا دەکران بەشدار بوو بۆ نمونە زوربەی ئاکتەری شانوەکانی سەلاحەددینی ئەیوبی کە وەک شانۆ نیشاندراوە بە تایبەتی دایکی نیشتمان کەسانێک بوون کە ئەندامی فعالی یەکەتی لاوان بوون لە مەرحەلەی خۆیدا بۆیە لاوەکان بە تایبەتی دەڵم بە تایبەتی لەلایەن پێشەوە قازیوە فەوقالعادە هەندەدرن ئەوە بوو کە لە ماوەیەکی کووردا شکڵێکی فەوقالعادە جالب و فعالێ بەخۆیان کرد هەم لە بواری ئاکتیڤیتەی سیاسیەوە هەم لە بواری ئاکتیڤیتەی فەرهەنگیەوە و هەم زۆر جار یەکەتی لاوانی دیموکراتی ئەو کات ئەفرادی تایبەتیان انتخاب دەکردن بەنۆبە لە تەدارەکاتی پێشمەرگە لە جەبهەکاندا دەگەڵ ئەو چەند ماشێنەی کە بەداخەوە ئەو دەمی زۆر کەمی ماشێنە بوو کۆمار هاتوچۆیان دەکرد و دەهاتن و دەڕۆیشتن بۆ ئەوەی کە بتوانن بە مۆقع و بە کاتی خۆیدا شت بنێرن بۆ جەبهەکان و لە جەبهەکاندا پێشمەرگەکان مەحتەل نەبن بۆ ئەوە و ئەو کارشیان بە باوەڕێ من زۆر شتێکی بەرچاو بوو و هەر بۆیە یەکەتی لاوان دیموکرات واقعاً وەک ڕێکخراوێکی زۆر خۆشەویست و بەرچاویش دەتوانم بڵێم یەکەتی لاوانی دیموکرات زۆر ئاکتیڤتر و بەرچاوتر لە یەکەتی ژنانی دیموکرات بوو چون ئەو دەم ژن بەداخەوە لە مەجلیس و ئەوانەدا بەردێران نەدەکرد ئەگەر فیلمەکان تەمەشا بکەین زۆر بەکەمی ژن دەبینرێن تەنیا لە ڕۆژی ئەعلامی کۆماری کوردستاندا وێلمەخانمی سەیادیان وەکو ژنێکی فعالی فەرهەنگی پەیام دەنێرێ و قسە دەکا کە نێویشی لە ڕۆژنامەی کوردستاندا هەیە دواتر ژنەکان وردەوردەبێت تایبەتی ژنە فەرهەنگیەکان دێنە ئاراوە ئەوانەی کە مامۆستا بوون ئەوانە دەنا ئاکتیڤیتەی لاوەکان زۆر بەرچاوتر بوو هەر لەبەر ئەوەی وەختێکی کە کۆماری کوردستان بریاریدا خوێنکار بنێرێ بۆ دەرێ زوربەی ئەو کەسانەی کە ناردیانن ئەندامی یەکەتی لاوانی دیموکرات بوو بەڵام ئەو واقعێتش دەبێت بڵێن ئەوە لاوان بوو یا هەر ئەندامانی یەکەتی لاوانی دیموکرات بوون کە وەختێک لە مەیدانی چوارچرا دەنازەی پێشەوە قازیان پاڵاوە سراوی دیت ئەهدیان کرد ڕێگاکەی ون نەکەن داقیقدا ئەو لاوانە بوون کە جارێکی دیکە فعالیەتی حیزبی دیموکراتی کوردستانە بە شێوەی زەرزەمینی دوای کۆمار دەست پێ کردەوە و ئەوەندە بێئیمکان بوون کە دەتوانم بڵێم نزیکەی ساڵێک 2 ساڵیش بەدەستخەت ئیعلامیە دەنووسرا و بڵاو دەبەوە و ئەو هەستی هەرە بەهێزی لاوەکان بوو بۆیە من دەڵێم زۆر بەسەراحەت زیندووکردنەوەی حیزبی دیموکراتی کوردستان دەست پێکردنەوەی فعالیەتیش لە ئیبتکاراتی هەر ئەساسی ئەندامانی یەکەتی لاوانی دیموکرات بوو دوای ئەوەی کە حیزبی دیموکراتی کوردستان دەگەڵ حیزبی توودا ئێرتباتی پەیدا کرد تقریباً لە حیزبی توودا نمونەبەرداری کرا و سازمانی جوانانی دیموکراتیش تشکیل بوو و ئێمە ئەو کات بۆ ماوەی تقریباً ساڵێک ڕەنگە لەگەڵ لاوەکان کارمان دەکرد هەوڵمان دەدا ئیدەیەکی لە من بەتەمەنتر و لە میش خوێندەواتر هەبوون کە ئەوانیش وەکو کادری حیزبی هەوڵیان دەدا تەقەلایان دەکرد بەهۆی سازمانی لاوان هەرچی زیاتر تەرتیبێکی باشتر پەیداکا و بڕاتە پێش وەبوو لە ساڵەکانی 30 و 31دا یەکەتی لاوان هێزێکی یەکجار زۆر بەرچاوی لە ساحەی شارەکانی کوردستان بەتایبەتی مەهاباد وەکو ناوەندی تێکۆشانی ئەو دەمی کوردستانی ڕۆژهەڵاتیش پەیدا کرد لە زمانی ڕاپەڕینی گەلانی ئێراندا هەر لە ڕۆژهای ئەووەڵی
حتا پێش ئەلێنی بوونی حزبی دیموکراتی کوردستانی کە حسەنیشەوە شاهدی ئەوەیە جارێکی دیکە یەکەتی لاوانی دیموکرات دەست بەکار بووە یەکەتی لاوانی دیموکرات دەست بەکار بووە فەوق العادە چالاک بوو ئەمن دەتوانم بڵێم یەکەم میتینگی کە لە مەهابادێ درا لەسەر قبری کەعازیزی یوسفی کە بە خاکمان ئەسپارد وە سەرچاوەی هەموو میتینگەکانی کوردستان بوو ئەو میتینگە دە حەقیقەتدا لاوەکان بڕیانەوە دەبرد بەڵام متەئەسیفانە بە شکڵێکی ڕێکخراوی تەواو و کەماڵ نەبوو بەڵام وەختێک کە ڕاپەڕین کۆتایی هاتوو شۆرش دەرکەوت و متەئەسیفانە لەلایەن مەلایەنەوە غەسب کرا لە کوردستانی فەزایەکی فەوق العادە دیموکراتیکتر لە زۆر جێگای دیکە لە گۆڕەدا بوو ئەوە بوو کە حیزبی دیموکراتی کوردستان دەستی کردەوە بە فعالیەت حیزبی دیکەی کۆلم کۆلەش وە کار هەڵدەقڵین حەسەن دەزانێ هەر کەسە تابلۆیەکی هەڵداوەسی بخۆی بەڵام حیزبی دیموکراتی کوردستان دوو کاری گرنگی کردەوە مەقتەعیدا ئەوە ئێستا حیزب عەلەنی نەبووە ها بەڵام تەبعاً فەزاکە ئازادە خەڵکی دیکە فعالیت دەکەن بەڵام حیزبی دیموکراتیەکان حیزبی سەرەکیە هەم یەکەتی ژنانی زیندوو کردەوە هەم یەکەتی لاوانی زیندوو کردەوە لەو کاتێەوە تا ئێستا دەتوانم بڵێم یەکەتی لاوانی دیموکراتی کوردستان بێوەخبە خەریکی کار و فعالیت تێکۆشانی خۆیتی من هیوادارم هەروەکو هاوڕێیان و برادران ئیشاڕیان فەرموو لاوەکان ئومێدی دوا ڕۆژی خەڵکە منیش و زوربەی ئەندامانی ڕێبەری حیزبی دیموکراتی کوردستان لە مەقتەعی خۆیدا لە لاوەتی ڕادەستیان پێ کردووە ئەندامی یەکەتی لاوان بوون تربیەت کراون تعلیم دراون شت فێر بوون لە کۆمەلگا فێر بوون لە نێو حیزبدا فێر بوون و بۆتە ئەو یەکەتی لاوانە کە بەخۆشەوە ئێستا جێگای شانازیە من هیوادارم ئینشاءالله ئێوە نەقشی خۆتان بە مانای واقع ئیفا بکەن و هەوڵ بدەن ئەوەندەی دەکرێت لە فەزایەکی دیموکراتیکدا تێکۆشانی خۆتان درێژە بدەن و نەتەنها لە دەوروبەری حیزب بەڵکو سعی بکەن فەزاکە وردە متمایل بەوە دەبێت کە زەمینە خۆش بێ بەڵکو پەلوپەل باوێژن ئینشاءالله بۆ داخل و بگەنە جێگایەک ئێوە لاوەکان سعی بکەن زۆرتر ارتباطان پێکەوە هەبێ زۆرتر تەبادل نەزەر بکەن مستقل ڕەئی بن لەسەر پێ خۆتان ڕاوەستن پێشنەهادی باشش بە حیزبی دیموکراتی کوردستان بکەن حیزبی دیموکراتی کوردستانی پێشنەهادی زۆر باش بە ئێوە دەکا بە هەر حاڵ بمانەوە نەمانەوە ئێمە ئیدی وردە لە دەور خارج بووین لە داهاتوودا ئەوە ناتوان لە ژێر دەچن دەوری ئێوەیە جا چەند تێبکۆشن و چەند پەعال بن و چەند هەوڵ بدەن و چەند تعلیم بن و چەند لە تەجربەی هاوڕێیانی لە خۆتان بە تەجربەتر و گەورەتر ئیستفادە بکەن مطمئنان قازانج دەکەن ئارزوی سەرکەوتن و بەخێت تەمە دەکەم و پیرۆزبایتان لێ دەکەم گەورە برایانم هاوڕێیان ڕۆشتم باش ڕاستەکەی ڕێگەم بدەن وەکو شاگردێک لە بەرامبەر ئەو سێ زاتەدا کە کۆمەڵی قسەی باش و مێژوویان کرد و چونە ناو وەکو دەڵێ کۆچی مەسەلەکەوە بەڵام من مەبەستم زیاتر وەکو با بڵێن تەواوکردنی وەکودا پەراوێزێک قسەکان و خۆم وەکو پەراوێز بیژمێرن قسەکان دەکەم من پێمەوە تەبعاً ئەوە هەمووتان شارەزان هەر خودی کۆڵگەی یعنی پێشکەوتنی مرۆڤایەتی لە چاڵەکی لاوانەوە دەست پێ دەکات لە کوردەواری ئێمە دەڵێ لاو پیاوی دوا ڕۆژن کەواتە هەموو کۆمەلگایەک بەش بە حاڵ خۆی لاوان ئەوجا کە قوتابی بووینەوە خوێندکار بووینە تا دەگاتە بە تایبەتی ئێمەش جەناب دکتۆر عەزەدین شارەزایان جوولانەوەی نیشتیمانی کوردایەتی لە باشوور دەتەنان لە عێراقیشدا لەسەر دەستی لاوەکان دەستی پێکردێ بە پێی ئەو تاقیکردنێکی زۆر کەمیشیان هەبووە بووینە پێشڕە تەنانەت خودی دکتۆرش لاوێک بووە کە هاتە ریزی جوولانەوەی نیشتیمانی لە ئاستی کوردستاندا بەهەرحاڵ ئێوە زۆر قسەی باشتان کرد زۆر قسەی مێژوویتان کرد بە تایبەتی کاک جەلیل یعنی مێژووی لاوانی نووسیەوە ئێستا لەو دەمەدا دەبتە نامیلکەیەکی سەربەخۆ بۆی لە دوا ڕۆژدا
برادران سوودی لێ وەربگرن. جا من ڕێگە بەخۆم نادەم ئەوەندە ئەو شتانە کە دووبارەکرێتەوە وەکو شاگردش ئەوەندە من ئاگدار بم، بەڵام مەسەلەی بۆ دەستنیشانکردنی ڕۆژی لەدایکبوون یان دروستبوونی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان ناو دوو کەماندە ئێرانەکەی بخینە پاڵی کە پێشتر کاکجل گوتی ئەو ناوەی نەبووە. مەرج نییە وەکو کاکجلیش گوتی و کاک دکتۆریش باسییان کرد هەمان ڕۆژ بیم. بۆیە کە ئەمن لێرکانەدا ئەوەی کە ئێوە باستان کرد هەموو بە کودە لە دیکۆمەند بوون، هەموو زانیاری تەوا بوون، هیوادارم و دۆست برادرات کەس شتی بازە و کۆبنەوەی ئەوە بە دوای دابێتن فراوانتر بکرێتن و ئەو شتان دیکۆمنتارە کۆ بکرێتەوە. ئەگەر شوێنشی تایبەتی بۆ دابدرێ وردە ئەوانە ئێستا باس لێکرا و یشتی تر دۆزرێتەوە ئیشی لەسەر بکرێتن. مادەم لاوان ئەو مێژوە زیێڕنیانە وەکو مامۆستا جەلی باسی کرد و بەردەوام بشن. مامۆستاش باسی ئەوە کرد کە حزبی دیموکراسی ئێران بۆ پەرپژگیریەوە یعنی هەوڵ دەداتەن یەکێتی لاوان پێشکەوتن کەواتە لای ئێمەش لە باشوورش و لە باکوورش و لە ڕۆژ ئاواش ئێستا هەموو سەردەمێک گەنجەکان بووینە سوتەمەنی ئاگری وەکو دەڵێ کوردایەتی هەر چوار پارچە کوردستان کەواتە یعنی هەر هەمومان ئێستاش خۆشمان بە ژیانێکی لاوانە و بە عەقلێکی گەنجانە کار بکەین و هیواداریم وەکو جەنابی دکتۆرش گوتی جەنابی کاکجلیش گوتی ئەو دەرفەتە بقۆزینەوە لاوانمان لە وەکو دەڵێ لە گۆڕە مەیدانێکی کوردایەتی سەرتەنسەری کوردستانی یەک بگرنەوە ببنە هێزێکی بتە و کەواتە هەر لە سەرەتای کوردایەتیمان لە سەرەتای بیستەوە لاوان پێشڕەو بووینە و هەموو دیکۆمنتەکانەوە دەسڵمێنن کە لاوان دەست پێشخەر بووینەوە پاشە هەر لەو کۆمەڵە لاوانەوە پیاوی گەورە نمونەی ئێوە دروست بە و هیوادارم ئەو برادرانە یعنی بە کورتی ڕێگە بەخۆم دادم لەوە زیاتر قسە بکەم و بتانێت ئەو دەرفەتان چەند یەکتر ببینێن چەند گفتوگۆ بکرێن هەر نێزێک بوونەوەیەک هەر گفتوگۆیەک لەوان دوو کەسبی دە کەسبی دوو حزبی دە حزب بیتەن بێگومان سووی دەبی بە تایبەتی لەو ڕۆژگار زۆر ئاڵۆزە ناسکەی کووردا ئێمە پێویستمان بە پتەوکردنی ماڵ کوردەوە هیوادارم هەر هەمومان لە ڕوانگەیەکی نەتەوە پەروەریەوە دەست بۆ یەکتر درێژکەین و ئاڵای کوردستان لەم نێزیکانە لە هەر چوار پارچە کوردستان بەرز کردن و سپاس. لەو نێوان ئەو 6 ساڵەدا ئێمە ڕۆژێکمان پێویستە دیاری بکەین بۆ ڕۆژی دامەزرانی یەکێتی لاوانی دموکراتی کوردستان ئێران. بۆیە بەداخەوە زۆرمان هەوڵداوە زۆر هەروەک کاکجەلی ئیشارە پێ فەرموو بنچ و بنەوانی ڕۆژنامەی کوردستانی ئەو کاتمانە هەڵداوەتەوە. لە ڕۆژی شەمبە 29 بەفرامباری 1324 هەروە کاکجەلی ئیشارە پێدا کاک محەممەدی قادری وتارێکەیە بە قەڵەمی کاک محەممەدی قادری داوا لە دەستەی لاوان دەکا دەڵێ هەستن ئەوە کار ئەوە تێکۆشان ئەو زارنۆبەتانە لە پاراگرافێکی چووکدا ئەویش ئاماژە بە دەستەی لاوانی نەغەدە دەکا لەو کۆبوونەوە لە نەغەدە دەگیرێ. مەسەلەیەکی دیکەش ئەوەی کە ئێمە بزانین ڕۆژەکە کەیە ئەوەی کە یەکەم گۆڤار دەرچوو بێ دەڵێ هاواری نیشتیما 5 ژمارەیە بەڵام بە باوەڕی من 6 ژمارەیە 5 ژمارەکەی کە دیارەوە لەوێدا من ئاماژەم پێ کردوت دەرچوونی کەی بووە یەکەم ژمارەی هاواری نیشتیمانیش یەکی خاکەلەوەی 1325 دەردەچێت بەهاری 1325. ئەگە ئێمە ئەو ڕۆژەدانین مێژووی یەکێتی لاوان ڕێک دەگەڕێتەوە بۆ دوایە چون ئێمە دەڵێن دامەزرانی یەکێتی لاوان 1324 ئەمە شکمان لەوەیدا نابێ هەبێت کە ئەمن هەر تەنانەت ئاماژەم بە مانگەکەشی کردو دەڵێن هەدە ڕێبەنداندا یەکێتی لاوان دامەزراوە چون ئەو گەرا فکری و ئەو باگراوەندە فکری کە کاکجەلیژی باسی کرد پێشتر هەبووە پێش کۆماریش سەرڕای ئەوەش کە پێشەوە شەید پێشەوە ئەو جەهان بینی و ئەو فکرە کە هەی بووە دووربینی خۆی بێگومان دامەزراندنی یەکێتی لاوانی پێشتر دەزەیندا بووە چون هەیە لەوێدا وتارێکی دیشەیە بە قەڵەمی مامۆستا هێمنی دەڵا ئەیلاوەکان ئەوە ئێوە هەردەتان کود ئێمە هیچمان بۆ ناکرێ و نازانام هیچ ئەهمیەتێکمان پێ نادەن ئەوە ئەهمیەتمان پێدان جا هەستن بۆ خۆتان بزانم چ دەکەن هەر دەمانگی ڕێبەندان و ئەوەیدایە لە ژمارەی کوردستاندا. بۆیە بەداخەوە ئەمە هەموو ڕۆژنامەی ئەو کاتی
سەردەمی کۆمارمان هەموو سەر و بن کردووە بەڵام هیچ ڕۆژێکی تێدا نییە وەک ڕۆژەکەی بەڵام یەکێتی ژنان ڕوونا لە پاراگرافێک چووکدا لە گۆشەیەکی ڕۆژنامە کوردستاندا نووسێتی 24 ڕەشەمەی ساڵی 24 خۆشحاڵ بووم کە لە خزمەتیەوەدا بووم. ئەوەی کە ئێستا ئەمڕۆ هاوڕێیانی ئێمە لە کۆمیتەی بەڕێوەبەری گشتیدا لە واقعدا ئەو ڕۆژە واتە سی ڕێبەندانیان وەک ڕۆژێکی سمبۆلیک دیاری کرد بۆ ڕۆژی دامەزاندن یەکەتیلان بارحاڵ دەبێت ئەو ڕۆژە هەر دیاری بکرێت ئەگەر ئەمڕۆ دیاری نەکەین دەبێت لە ساڵەکانی ئایندەدا دیاری بکرێتەوە و ئەوانە ئەوە دەبات زۆر لە مێژە کرا بە من قەنەعەتم وایە بۆیە ئەمە وەک ڕۆژێکی سمبۆلیک دیاری کرا چون ئێمە زۆرمان لە بوارەوە تاقیقی نەمانتوانی بگەینە ئەنجام و نەتیجەیەکی بۆیە پێم خۆش بە هەر وەک معلومات ئەوە لە حزوری ئێوەدا هەبێت کە پێشتر ئەو لێژنانە پێی کاترە هێنراون بۆ تحقیقی ئەو مەسەلە بجملە لەگەل بەرزتان وتوێش کراوە لەگەل بەرز دکتۆر ئەزەدین مستەفا ڕەسوول لەو پەیوەندیەدا وە زۆر شەخسیەتی دیکە کە لە دەرەوەی وڵات و لە کوردستان و لە هەر شوێنێکە پێمان شکاتەوە ئێمە تحقیقاتی خۆمان کردووە بەڵام نەگەشتونەتە نەتیجەیە کە وەک ڕۆژێکی دقیق بۆیە ئەو ڕۆژە وەک ڕۆژی سمبۆلیک دیاری کرا کە لەو دەرفەدەدا بارحاڵ من وەک کەسێک ماوەی ساڵانێک بارحاڵ لەو ڕێکخراوەیەدا تێکوشانم بووە بەرپرسایەتیم بووە و ئێستاش کە یەکێک لەو کەسانم کە هەمیشە پشگیری سەرەکی ئەو ڕێکخراوە دەکەم پیرۆزبایی لە هاوڕێیان دەکەم هاوڕێیانی کۆمیتەی بەڕێوەبەری گشتی و هیوادارم بەهەرحاڵ ئەو ڕۆژە کە ئێستا ئەو هاوڕێیانە لە ئاکام و ئەنجامی ئەو تاقیقاتانە دە دیاری کردووە ئیشاڵڵا جێ خۆی دەگرێتەوە جێ خۆیەتیش کە پیرۆزبایی لە هاوڕێیان یەکەتی لاوانی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان و بەتایبەتی لە کوردستانی ئێران بکەم و بە هیوای سەرکەوتنی زیاتر بۆ ئەو ڕێکخراوەمان دەخوازم.